بەڵام خۆشەویستان ئەم کاتتان باش وانەی 19ەم Miss Green Miss بۆ کچە بێ لای خۆمان عادەتەن خاتوون بەکارێنین دادە بەکارێنین Miss Green ناوی گرین خۆ یانی سەوز بەڵام لێرە مەبەستی کچێکە had a heavy cupboard in her bedroom واتە کەمۆدێکی هەیە واتە دۆڵابێکی هەیە کەوانتەرێکی هەیە لە چیە in her bedroom لە ژووری نووسنەکەیە last Sunday ڕۆژی هەمان چیمان هەیە سارەدەی شەممەیە سەندەی یەکشەممەیە ئەم دوو ڕۆژە پشووە لە ئەوروپا لە بەریتانیا لە ئەمریکا last Sunday ڕۆژی یەکشەمەی ڕابردوو she said I don't like this cupboard in my bedroom ئەڵێ من حەزم بەم کەوانتەرە نییە بەم دۆڵابە نییە لە ژووری نووسنەکەمە The bedroom is very small يعني the bedroom is very small واتە ژووری نووسنەکەم زۆر بچووکە and the cupboard's very big و کەوانتەرەکەش چییە؟ زۆر گەورەیە I'm going to واتە I'm going to من بەنیازم چی بکەم put it in a bigger room بیخەمە put it يعني ئەو دابنێم لەکوێ in a bigger room لە ژوورێکی گەورەتر big گەورە bigger گەورەتر but the cupboard was very heavy بەڵام ئەم کەوانتەرە چۆنە زۆر قورسە heavy قورس and Miss Green was not very strong و ئەم دادا گرینەش ئەم خاتوو گرینەش چۆنە not very strong زۆر بەهێز نییە she went to ڕۆشت بۆ لای کێ two of her neighbors چوو بۆ لای دوان لە دراوسەکانی and said please داواتان لێەکەم carry the cupboard for me ئەمەم بۆ بگوازنەوە هەڵی گرن بۆم then she went پاشان ڕۆشت and made some tea for them ڕۆشت و هەنێ چای بۆ دروستکردن واتە چایەکی بۆ لێنان the two men دوو پیاوەکە carried the heavy cupboard out of Miss Green's bedroom هاتن ئەم کەوانتەرە قورسەیان لە ژوورەکەی خاتوو گرین هێنایە دەرەوە and came to the stairs و هاتن بۆ لای قادرمەکە stair واتە قادرمە one of them was in front of the cupboard یەکێکیان لە پێشەوە بوو and the other was behind یەکێکیان لە دواوە واتە کەبۆردەکان هەڵبردووە یەکی لە پێش هەڵی کردووە یەکیان لە دواوە they pushed واتە they pushed and pulled push واتە پاڵی پێوە بنی pull واتە ڕایکێشی واتە ئەوان چیانە کرد پاڵیانەنا ڕایانە کێشە واتە یەکێکیان ڕای کێشا یەکێکیان پاڵیانە for a long time بۆ ماوەیەکی زۆر and then و پاشان they put the cupboard down بردیانە خوارەوە لە خوارەدایانە well one of the men said to the other one of the men یەکێک لە پیاوەکان said to the other بەوی تریانی وت we're never gonna get this cupboard upstairs ئەڵێ ئێمە هەرگیز ئەمەمان نەبردووەتە سەرەوە ئەویش ئەڵێ upstairs بۆ قاتی سەرەوە the other man said پیاوەکەی تروتی aren't we taking it downstairs مەگەر نەمان بردووەتە خوارەوە outside the 750 headwords carried ئەمە پەیوەندی بە چیرۆکەوە نییە ئەڵێ
ئەم چیرۆکە ئەم کتێبە کە 27 چیرۆکە ئەگەر تۆ بیزانی 750 وشەی سەرەکی فێرەبێت بەڵام وشەی کاری لەگەڵ کاریت کە ڕابردووەکەیەتی ئەم وشەیە لە دەرەوەی ئەم 750 وشەیە یان حسێبمان نەکردووە کاتەم پەیوەندی بەوە نییە بەڵام لە چیرۆکەکە چۆنە ئەڵێ ئایا مەگەر نەمان بردوۆتە خوارەوە یان ئەوەنە قورس بووە یەکێکیان لەبەرەوەی ڕووی کردوتەکەەوە لەوەیکیان بۆ پێشۆڕ پاڵینەوەیکیان ڕای کێشاوە دانەیەکیان ئاوا سەری لێ تێک چووە ئەوەنە قورسە بردویانتە خوارەوە وازانێ بردوێنێتە سەرەوە ببورن ئێستا یەکەی بڵێ heavy cupboard کەوانتەری چۆن قورس bigger گەورەتر neighbors دراوسێکان spelling neighbor قورسە تۆ بە چۆن دەبریک کاڵی neighbor تۆ بەس سەڵتی نەوبەکە بەوازەحیە بیسی کەواتە نەوبەکە ئەزانی neighbor ڕێکەش ئەزانی ئێستا نێوانی ئەم سێپیتە نەبرە ئەبێ بزانین چۆن پڕکەیتەوە neighbor بە EIB کە ئەوەت دەبیر بێ دراوسێ وشەی دراوسێ neighbor GH ێکی تایە GH باشە پاشان neighbor بۆ BRەکە OUR لە بەریتانیەکە ئەم یوە ئەنووسرێ بەڵام لە ئەمریکیە ئەو یوەی بۆ نانووسن واتە ئەگەر تۆ لە وۆرد کۆمپیوتەرەکەت زمانی ئەمریکی هەڵبژارد بێ ئەگەر بنووسی neighbors ئەڵێ ئەمە هەڵەیە بۆ لەبەر یوەکە بەڵام ڕاستێکی بەریتانیەکانی یوەکەی بۆ ئەنووسن ئەمریکیەکان لە زۆر شوێنە ئەو یوەکە لا ئەبەن ئاسانترە بۆ نمونە کەڵە واتە ڕەنگ لە بەریتانیەکە یوێکی تایە لە ئەمریکیەکە یوەکەیان لا بردووە ئێرە شوایە neighbors ئەو یوەژ لابەی سپێڵەکە ڕاستە بەپێی ئەمریکیەکان سپێڵەکە ڕاست دەرەچێت هەوڵ بە لەبەری بکەیت چونکە باوەڕ ناکەم دوایی بە ئاسانی بیرکەوێتەوە بە وشەی دراوسێ چۆن ئەنووسرێ کەواتە کەوتن neighbors بیرێ بێ NBR ناوەکەیان پڕەکەیتەوە EIGH بۆ ئەم سەر OUش بۆ ئەو سەر بەڵام یوەکەش نەنووسی هەربێت carry واتە هەڵگرتن carry stairs قادرمە پشت پاڵنان pulled ڕاکێشان شتێ ڕاکێشی pulled هەنێ دەرگا لی نووسراوە لە دەستکەکی نووسراوە بۆ نمونە pull یعنی ڕاکێشە push یعنی پاڵی پێوەنە upstairs واتە قەتی سەرەوە stair وتمان یعنی قادرمە ئەبیش سەرەوە واتە قادرمەکان بۆ سەرەوە یعنی قاتی سەرەوە وتی downstairs یعنی قادرمەکان بۆ خوارە یعنی قاتی خوارەوە this cupboard in my bedroom ئەمە قستە نییە ئەم کەوانتەرەی کە لە ژووری نووستنەکەمەیە put it in a bigger room بیخەرە نێو ژوورێکی گەورەتر The cupboard was very heavy. کەوانتەرەکە چۆنە؟ was very heavy. زۆر قورسە. In front of the cupboard واتە لەبەردەم کەوانتەرەکە Aren't we taking it downstairs? مەگەر ئێمە نەمان بردوۆتە خوارەوە؟ لەبەر یەکێکیان پاڵینەوەیکیان ڕایکێشاوە قادرمەکە بردوویانە ئێستا ئەوەیان کڕیک لە پێشوەیە بە نوعی تێگەشتو ئەوشیان کە ڕایکێشاوە بە نوعیکە تێگەشتو Aren't we taking it downstairs? ئەڵێ مەگەر نەمان بردوۆتە خوارەوە؟ ئینگلیزیەکەی بڵێ
پێم باشە یەک جاریکە گوێی لێ بگریتەوە سەرنجی سپێڵەکان بێی سەرنجی وشەکان بێی پاشان ئینگلیزیەکەی بڵێ بڵێ قورس heavy heavy مانگ بە کوردی پێڵن heavy باشە بێنە پێشای خۆ مانگ ئێن بە کۆڵتا زۆر قورسە heavy heavy بڵێ counter cupboard heavy cupboard بڵێ گەورەتر گەورەتر bigger دراوسێ بزانە بیرتە دراوسێ چۆنە نووسرێ N-E-I-G-H-B-O-U-R-S neighbors neighbors هەڵگرتن carry قادرمە stairs پاڵنان پاڵبنەی پشت ڕایکێشی pulled قاتی سەرەوە upstairs بڵێ ئەم کەوانتەرە لە ژوورەکەمە This cupboard in my bedroom بڵێ بیخەنە یا بیخەرە ژوورێکی گەورەتر Put it in a bigger room بڵێ ئەم کەوانتەرە زۆر قورسە بڵێ کەوانتەرەکە زۆر قورسە The cupboard was very heavy بڵێ لەبەردەم کەوانتەرەکە In front of the cupboard بڵێ ئایا مەگەر ئێمە نایبەینە خوارەوە Aren't we taking it downstairs هاتینە کۆتایی ئەم وانەیە هیوام بەردەوامیتە